ڕۆژی دووشەممە هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران لە چوارچێوەی سەردانەکانی بۆ گوند ناحیە و قەزاکانی سنووری ئیدارەی سۆران بە مەبەستی لە نزیکەوە ئاگادار بوون لە کار و پرۆژەکان سەردانی قەزای مێرگەسۆری کرد و لە نقای مقامی قەزای مێرگەسۆر پێشوازی دەکرا لە دوو کۆبوونەوەی جیاوازدا لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگە حکوومیەکانی قەزای مێرگەسۆر بە وردی باس لە گرفتەیداری و خزمەتگوزاریەکانی سنووری قەزاکە لە بواری جیاوازەکان کرا لە بەرامبەرشدا سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بڕیاریدا پلانی نوێ ئامادە بکرێت بۆ ئەوەی دەست بەجێ کار بۆ چارەسەرکردنیان بکرێت بەڵێندا هەوڵەکانیان بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە بێ جیاوازی بەردەوامیان هەبێت کە بە پاڵپشتی ڕاستەخۆی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی ئاوادانی بەڕێوە دەچێت لەلایەکی دیکەوە سەرپەرشتیاری ئیدارەی سۆران نیشاندی یاوەریان سەردانی پرۆژەی ئاوی گوندی کانیبۆت و پرۆژەی قیرتاوکردنی ڕێگای سەرەکی دۆرە ڕێزان لە سنووری قەزای مێرگەسۆر کرد.